ئێمە دوای ئەوەی کە خێمەکەیان بە زۆر پێمان هەڵگر و ستەمێکی گەورەیان لە مامۆستایان و فەرمانبەران کرد، نیگەرانی ئەوەین کە بەڕاستی ئێمە لە دەسەڵاتێک و لە شارێکان کە پارێزگاکەی کوردە کە نەدەبوو وا بکە و سەرۆکی لیژنەی با بڵێن ئەمنی لە پارێزگای کەرکووک و ئەنجومەنی پارێزگامانەیە کۆمەڵی پۆستی باڵامان لەم شارە هەیە. ئەمە بەڕاستی کاردانەوەیکی خراپی هەبوو، کاردانەوەیکی نەرێنی هەبوو بۆ خەڵک بەگشتی بە تایبەتی مامۆستایان. دوای ئەوە ئێمە تەبعاً هەر بەردەوامە بین، بەڵام هەڵبەت ئەو نیگەرانیەمان هەر نەڕواوەتەوە. ئەوەی کە حاڵەتی دووەم کە نیگەرانمانی کرد زیاتر ئەوەیە کە یعنی گەیشتە ئەوەی کە فەرمانی دەستگیرکردن، ینی فەرمانی دەستگیرکردنەکە تەنها بۆ من و هاوڕێیەکمە لەوێ جێبەجیان کرد، بەڵام کەناڵەکانی ڕاگەیاندن زۆر بوون، بردمانیانە لای سیارەکەش جورئەتی ئەوەیان نەکرد، زانیان لەسەریان نەکەوێ، فەرمانەکەیان ڕاگرت. ئێمە بەردەوامە بین، کۆتا قسەی ئێمە ئەوە بووە کە بەردەوامە بین، خێمە تەنها وەسیلەیەکە، ئەگەرچی بردنەکەی زۆر بە ناشرینی بوو، زۆر بە هەموو کەلوپەل و شتەکانمانیان برد، هەر لەو شوێنە لە هەر شوێنێک بێ بەردەوامە بین بە ئالیەتی تر.